من ناوم عەبدوڕەحمان مستەفا فتاحە لەدایک بووی کەرکووکم لە 8 نوێی 1950 لە کەرکووک لە گەڕەکی مام قاسم لەدایک بوومە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی هە لە کەرکووک تەواو کردووە لە ساڵی 70. لە دوای تەواوکردنی قۆناغی ئامادەیی چوومە زانکۆی بەغدا بۆ کۆلێجی یاساوی ڕامیاری بەشی یاسا. لە ساڵی 1974 کۆلێجم تەواو کرد. لەگەڵ تەواوکردنی کۆلێجە پەیوەندیم کرد بە شۆڕشی ئەیلوولە ئەو کاتە. ئیتر تا نوسکۆی شۆڕش ناو شۆڕشا بووم. دوایە کە شۆڕش نەما بوو ماینەوە ئێمە لەوێ، بەڵام لەگەڵ کە قانوونی ئافۆکە دەرچوو لەگەڵ هەموو خەڵکایمە گەڕاینەوە بۆ کەرکووک. لەو کاتم دەستم کردە کاری پارێزەری. خێزاندارم، دوو منداڵم هەیە بە ناوی پەیام و ڕەنجەوە. خێزانم ئەندازیارە، کچەکەم ئەندازیارە، کوڕەکەم و خۆم یاسای تەواو کردووە. من لە شاری کەرکووک ژیاوم. لە شاری کەرکووک بەجێ نهێشت بە هیچ شێوەیەک. لەو کات و لەدایک بووم، هەر لەم گەڕەکەش بوومە، لە گەڕەکی مام قاسم بوومە. لەژێر هیچ بارێکە لە هیچ بارودۆخێکا من کەرکووکم بەجێ نهێشتووە. لە ناخۆشترین زروف و بارودۆخام هەر لە کەرکووک مامەوە، کەرکووک بەجێ نهێشتووە. ئێستاشم هەر لە کەرکووکم. کاری پارێزەرم کرد لە ساڵی 1975 دوای گەڕانەوەمان تا ساڵی 2003 کە لەو کاتەیە تر قسمەت وا بوو کە من هەڵبژاردرام وەکو پارێزگاری کەرکووک دوای پرۆسی ئازادی عێراق. لەو کاتەشەوە لە 28 پێنج کە ئێمە هەڵبژێردراین وەکو پارێزگاری کەرکووک بەردەوام تا 4 2011. لەو کاتەیە من دەستم دەکات کێشایەوە و لەو کاتەوەی لە ماڵی خۆم داشتم، هەر لە کەرکووشم لە گەڕەکی مام قاسم لە ماڵەکەی خۆمە. بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشحاڵم لەگەڵ پارێزەرێک و پارێزگارێکی کورد کە لە دوای ئەوەی شاری کەرکووک لە مێژووی خۆی یەکەم پارێزگاری کورد بەخۆیەوە بینێ ئەمڕۆ دانیشتم و گفتوگۆەکەم. هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر ژیانی و ماوەی ئەو 8 ساڵەی کە پارێزگاری شاری کەرکووک بووە گفتوگۆ بکەین. بە سوپاسەوە سوپاسی خانەی ڕەنجووری بۆ فەرهەنگ و زانستەکەم کە ئەم شوێنیان بۆ دابین کردین ئەمڕۆ بتوانین ئەم گفتوگۆیە بکەین. کاک عەبدوڕەحمان، بەڕێزت لە پێشێکیەکە سیڤیەکی کورتی خۆتت باس کرد، فەرمووت لە ساڵی 1950 لە شاری کەرکووک لەدایک بووم. بێگومان شاری کەرکووک شارێک بووە لەبەر ئەوەی نەتەوەی جیاوازی تیا بووەوە، ناوچەیەکە ئەندازەیەک لە نێوانی ناوەڕاست و بڵێن باکوورە، ئەوەی کە پێوتا باکوور ئێمەڵێن باشووری کوردستان یا کوردستان و ناوەڕاستی عێراق شوێنێک بۆ شوێنی ململانیەکان بۆ گۆڕانکاری تیا بووە ڕوودا و ڕیاوە. دیارترین ڕووداوەکان کە بەڕێستان بە تایبەتی ئەو کاتانەی تەمەنتان 8 بۆ 9 ساڵە بێ ڕووداوی شۆڕشی 4 تەموزی ساڵی 1950 بەڕێزت ئەو ڕووداوانە هیچ تارماییەکی لە پێش چاوت ماوە کە ئەو کاتانی کە ڕووداوەکە ڕوویە و دیمەنی ڕووداوەکان لە شاری کەرکووک لەو کاتانە چۆن؟ زۆر سپاس، بەخێر بەسەرچاو بۆ شاری کەرکووک. زۆر سپاساکەم بۆ ڕەخساندی ئەم دەرفەتە کە گفتوگۆ بکەن لەسەر بارودۆخی کەرکووک و کارەکانی خۆم لە هەر ساڵی پارێزگاربوونی بوونم بۆ لە شاری کەرکووک یا لە پارێزگای کەرکووک. دیارم وەکو ئاماژەم پێدا لە ساڵی 1950 من لە کەرکووک لە گەڕەکی مام قاسم لەدایک بوومە. ئەو کاتی بەڕاستی کاتی وەختی پاشایەتیم زۆر بەبیر نایە کە ئەو کاتم ناڵبووم. وازم ئەو کاتی کە شۆڕشی 4 تەموزی 58 کە ئەنجام درا، من وازم یەکی سەرەتایی بووم یا دوو سەرەتایی من لەو کاتەیە یاوەڵ هیچ سەرەتایی بووم. زۆر باش بەبیرم نایە، بەڵام حوادسەکەم بەبیر دێ خاستنە ساڵی 1950 ئەومان بەبیر دێ. کارە ساتیش زۆر ناخۆش بوو، زۆر دڵتەزێن بوو. هەموو خەڵکی کەرکووکی یعنی دڵی تەنگ کرد. دیارە ئەو ڕووداوش کە ڕوویدا هیچ پێکهاتێکی کەرکووک بەشدار نەبووتیایە. ئەو ڕوویدا دەستی دەرەشی بەدواوە بۆی کە دوای ئێمە زانیمان و کە لە مێژووە ئەیخوێنەوە. لە تاریخ خاوایە، بەڵام ئەگە بکرێ بۆ بینەران بۆی وێنەکە ڕوون بێ ڕووداوەکە چۆن بۆی کە ئێوە لە بیرتانە؟ ئەو نێکێمە لە بیرمانە ئەو کاتە تەبعی بۆ ساڵی یەکەم یادەوەری 4 تەموزی ساڵی 1958 بوو. ئەیکە 4 تەموزی ساڵی 1959 ئاهەنگی زۆر گەورە ئەجارڕا لە کەرکووکە. هەموو نەتەوەکان هەست کەس بە جوولبەرجی خۆیەوە بە ئاهەنگی خۆیە چون جیاوازەکان لە ناو کەرکووکە مۆستان ڕێپێوانێکیان ئەنجامدا ناو کەرکووکات. لەو کاتەیە شەڕ قەومە هەر کەسی کات سەر تەرفەکەێت بڕ حقیقەتەکە ئەو بکە دەستی دەرەشیتیا بۆی کە دوای وزانیمان ئێمە لە خوێندنەوەکانمان لەگەڵ ئەو خەڵکانی کە دیومان قسەمان لەگەڵیان ناکردووە لەگەڵ لە هەموو پێکاتەکان دەست دەرکەوت کە ئەمە کارێکی دەرەکی بووە، دەستی دەرەشیتیا بووە
چەند خەڵکیشیان دۆزیەوە کە بتوان ئەم کارەسات ئەنجام دەنەوە بێتەمایی ناخۆشی بۆ هەموو خەڵکی کەرکووک و ئەو بۆ هۆی سەرەکی کە تا ماوەیەکش گرژی دروست بە ناو کەرکووکە و لای من نالێم پێکاتەکان بەڵام لایەنی سیاسەکان گرژ و ئاڵۆژیە کەوتە نێوانیانەوە دوایوت چارەسەر کرا لە خوا بەزادی دوای فترێکی زۆر بەڵام کارەسەر بوو بەڵێ وای لە هاتبووتر خەڵکی کەرکووک بەڕاستی ژیانیان لێتاڵ بوو هەتا ماوەیەکی زۆر ئەو کاتانە ئەوەی کە من بەبیرم بێ لە کەرکووک زۆر وەزعێکی ناخۆش و نالەباری هەبوو بە تایبەتی لە ساڵ 1963 کە بۆ یەکەم جار حیزبی بەعسات سەرحکوم میلیشیاشیان دامەزا بە ناوی حرەسی قەومیەوە ئەوانە زوڵم زۆریش یەکجا زۆریان کە لە خەڵکی کەرکووک دێمە سەرەوە بەڵام وەکو بەڕێزت ئەوەی لەبیرتە ئەو کاتانە ڕووداوەکانی ساڵی 50ەوە زیاتر ئەمیش ئەو بەعدەی هەبوو کە شۆڕشی 4 تەمووز کە کاتی ئەنجام درا پەیوەندی بە موڵکایەتی و یاسای موڵکایەتیەوە هەبوو و دواتر یاسای ئیسلاح زەراعی دەرچوو یعنی هەستە کرد یعنی ئەو پاشخانە چینایەتی کە پێشتر هەبوو تەجاوزی کردبوو بۆ ناو پێکاتەکانیش وە بەریەکەوتن لە نێوان ئەوانەی کە باسی بیری پێشکەوتن خوازیانە کرد و ئەوانش کە بڵێن چینی فیوداڵ و دەرەبەگ و چوزامەوەی پێوتە مەلاکەکان بوو ئەمیش ئەو بەعدەی هەبوو یاخود هەر پەیوەندی وەکو بەڕێزت باس کرد بە دەستێکی دەرەکی و بوو لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە ئێمە ئەیزانین ئەوەی کە ئەو زانێری کە بە ئێمە دەستمان کەوتووە لە دوای ئەوەی کە لە ساڵ 1950 ئەو گۆڕانکاری لە عێراق ڕوویدا لە پاشایەتی و بۆ هاتە کۆماری ئەوە وەک ئۆتۆمبیلی زەڕبێک بوو لە بەرژۆندەکانی لایەنە دەرێژەکان کەوت بە تایبەتی خاوەندارەتی بیرنەوتەکانی کەرکووک چون خۆت زانی یاسایی بە خۆماڵیکردنی ئەو بیرنەوتەکانی کەرکووک کرا وابزن قانون ژمارە 80 بوو لە ساڵ 1958 بوو کە دەرکرا ئیترەوە بۆ هۆی ئەوەی کەوا تەبعی ئەوان دش بۆ حکومەتە بۆستن و هەڵدەن کێشە دروستکە ناو کەرکووکە ئیتر ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە ئەوان بوونە هۆی ئەوەی کە ئەو ناخۆشی ئەو کارەساتە گەوری لە کەرکووکە ڕووبدا کە بۆ ماوەیەک جا زۆر هەتای ساکەش ئاساوارەکەی هەرماوەتەوە خەڵکانێکێ بەدوای ئەڕوا هەر چندێ ئەوەکو باسم نەکرد کورد بە هیچ شوێک دەوریتیانە بوو بەڵکو زۆری حیزبێکی سیاسی بۆ خۆی دەستیان نەبوو تایە حیزب سیاسی من باە قسێک لەگەڵا بکەم بۆ مۆزوع من کاتی خۆی لەگەڵ برادێکە حاکمێکمان هەبوو لە برا تورکمانەکان بوو ئەو کاتە ئەو یەشێک بلوانی کە ئاگاداری ئەو مۆزوع بوو باسی ئەو مۆزوعی کرد بەو شوێ باسی کە گوتی ئەو مەسەری کە ڕوویدا نە کورد نە تورکمان نەعرب نە حکومت نەجێش ئەو کاتە دوو حزب ناوێن زۆر بوو پارتی و شوعی هەبوو نە پارتینە شوعی دەستیان نەبوو وت بەشتێ دەستیا بوو دەستی دەرەشتی تیا بوو دەستی دەرشی تیا بوو ئێمە خۆوان ئاگدار بوون و ئێمە بەڵگەمان بەدەست بوو بکە دەستی دەرشتیا بوو و دوای دەستە دەرەکیەکە هەنێ لەمانی نەکرد بۆ ئامراز بۆی بە یەکا بدەن ئێ بە تەبیعی چەند کەسیان دۆزیۆ ناوکەرکە بوویکە ئەو شتە دروستکرد خۆ خۆیان دەستی خۆیان نەیان کرد خەڵکانێکی تۆ دە 15 کەسێک کە توای لە هەر کوێ بتوان بیکڕی بە پارەش بەشێ بێ کەشتانە بەڵامەوەی گرنگ بوو باست کرد کاک عەبدوڕەحمان یعنی بەڕێز دەڵی تاوەکو ئێسش کاریگەری هەیە بە بڕوای تۆ ئەو ململانەیەش بە تایبەتی ململانەی پێکاتەیە ململانەی سیاسی یعنی ئەکرێ بڵین بەشێکی ڕێگوڕیشەکەی بۆ ڕووداوەکانی ساڵی 50 من ناتوان بڵم بەتەواتی بۆ ئەو ئەگەڕێتەوە بەڵام کاریگەری هەبوو سەروەختی خۆی بەڵام دوای ئەوە هەموو لایەنەکان کە تێگەشت حقەتەکە وایە ئێمە حقیقەتێکە ناو کەرکووک زۆر کەس لەوان نێزانێ ئێمە پێکاتەکانی کەرکووک ئەگە کوردە ئەگە تورکمانەگە عەرەبە ئەگە کریستیانەکانن ئەمانە هیچیان کێشە لە نێوانیاندا نییە ئێمە ژنوژخوازی هەبوو لە بینمانە خزماتی دروست بە لە بینمانە بەرژۆندی ئابووری هەبوو لە بینمانە زۆر کەسە بینی کە تۆچی ناو بازارکە خەڵکانێکە بینی لە هەموو پێکاتە جیاوازەکان شەراکەتیانەکە ئیش و کاریانە پێکەوە ئەژین پێکەوە کارەکەن پێکەوە هەڵسو کەوتەکەن لە هەر شوێن بۆ هەر شوێنەکە ڕووی سێرەکەی ناو کەرکووک هیچ بێ سێزمان قسە ئەکەن یعنی هیچ کێشێک ناو لە نێوان پێکاتەکانی کەرکووکان بەدی ناکەی ڕاستە جۆرگرفت لە نێوانی سیاسەکانە هەیە ئەوش بە قەناعەتی مشتێکی مەشروعە چون حزبێکی سیاسی کەدان درێ ئامانجیشی هەیە هەدەفێکی هەوڵەدا بۆ جێبەجێ بکە بەداخۆ ئامانجەکانش لە کەرکووک جیاوازن لایەنی کوردی بە شوێک بیرەکاتەوە لایەن تورکمان بە شوێی بیرکاتەوە لایەن عەربی بە شوێی بیرەکاتەوە حتا برا مەسیحەکان بە شوێتر بیرەکەنەوە بەڵام ئەگە سیاسیەکان لێ بگەڕێن بە بڕوای تۆ بۆ خۆی نەتەوەکان وەکو بەڕێزی باسی کرد برایانە پێکەوە لە شارەکەژین ئەبێ بە شاری پێکەوە ژیانی برایەتی بڕوان پێ بکە ئێستاکەش هەروایە ئێستا شەروایە ئێستاکەش پێکاتەکان هەمیان کوبرا پێکەوە ژین یعنی کێشێکی گەورەی لە ناو پێکاتەکانە
کێشەکە ناو سیاسەکانە بەڵام خۆشببختانە من هەموو جارێ باسی ئەوم کردووە حتا سیاسەکان لەگەڵ ئەوەی کەوا کێشیان هەیە بیر بۆچون جیاوازیانێ بۆ دو ڕۆژی کەرکوو بۆ کەرکووکی بەسەرادێ ئەبێتە چی و بۆ چلایەک ئەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە گرفتی گەورە ناو کەرکوات لەسەر دەستی ئەوان دروست نەکرا ئەسە مۆدێلی ململانەکانیش گۆڕانکاری بەسەر هاتووە هەر ئەو کاتش بێگومان ڕووداوەکان بە دوای یەکە باسی ساڵی 16 دوو کودەدای بەعسیەکان 16 و 16 بوو ئەو کاتەی ساڵی 16 وتی حیزبی بەعس لیوای حرس قەومی دروست کرد لە کەرکووک کاریگەریەکی نێگەتیڤی هەبوو لەسەر پێکەوە ژیان و ئەو ڕووداوانە کاریگەریەکی و لە ئاستی شاری کەرکووکە ئەو کاریگەران سەر ئاستی هەموو عێراقشا بستە کەرکووکان نەبوو هەڵبەت من ببوورە بەڕێست ژیانت کردووە لە ناو کەرکووکا بۆیە فۆکسەکە لە ناو کەرکووک باسەکەم لە ناو کەرکووکا بە تایبەتی کاریگەری زۆر گەوریە بوو چونکە زوڵمێکی زۆر زۆریان بە تایبەتی لە کورد دەکرد ئەو حراس قەومیانە زوڵمێک زۆر بە تایبەتی لە کورد دەکرد هەر ئەوەن زانێ هەڵیان کوتا سەر گەڕ کوردیەکان لە سەردەمی هەردوو کودەتاکە 16 و 16 بە تایبەتی 16 بە تایبەتی لە 16 ئەو یان زەمانگەی تەقریبا ئەوان کە لەسەر حکم بوونی گەیاندە ساڵێک ئەوان زۆر بەناشنی هەڵسوکۆتیان لەگەڵ کوردە هەر ئەو زانێ هەڵیان تا سەر گەڕەشێک لە گەڕە کوردیەکان دەستیان کرد پشکنی ماڵەکان گەنجەکانیان نەگرت پیرەکانیان نەگرت ئیتر بە هەموو شوێک عزیەتی ئەو خەڵکیان بوون کاک عەبدوڕەحمانیا خود عەرەبەکانیان بڵێن نەتەوەی تریان بەرامبەر بە کورد بەکارهێنا نە خۆیان زیاتر خۆیان بوون یانی وەکو سیستەمە وەکو نظامەکان من ناڵێم عەرەب چونکی عەرەب هەر وەکو پێکاتێک کە وەکو براوە بوون لەگەڵ کووردا وەکو پێکاتە بەڵام ئەو کاتە باسیەکان کە ئەویان نەکرد باسەکان دارەوانێ باشی زۆری عەربیش ئەو شتانی پێناخۆش بۆری بەر ئەو شاڵاوە کەوتووە بەڵام ئەو کاتانە شۆڕشی ئەیلولیش هەڵگیرسا بوو لە ئەیلولی 1960 ئەویش بۆ خۆی تارمایی شۆڕشی ئەیلولی پەرچەکردارەکەی لە ناو کەرکووکە ڕنگدانەوەیە بوو بەتاکید چونش ئەو کاتە بە هەموو شوێک حکوومەتی باسیش دژایەتی کوردیە کرد بەعتیباری کورد هەمووی پاڵپشتی شۆڕشەکەی خۆیە کرد پاڵپشت شۆڕش ئەیلولیە کرد لەبەر ئەوە تێگەی تەنزیماتیان بۆ ناو شارەکانە کاریانە کرد ئیشانە کرد یارمەتی شۆڕشیانەدا ئەمانە بەهۆی ئەوەی کەەوە ئەوان زیاتر بەرەو کورد لەگەڵ کووردا خراپ بن و عزیەتی کورد بن و نەهێڵن کورد بە هیچ شێوەیەک سەر هەڵبدات لە کەرکووکە ئەزانی بۆ کیلۆیە چای خەڵکیان بگرتای لەوانەیە لە سێدارەمدا یعنی ئەوە وەزعەکە خراپ بۆ کاتە زۆر کراپ بوو ئەو کاتە بە ڕێزت خوێنکار بووی لە ناو قوتابخانەکانی شام ململانی ڕنگدانەوەیە بوو نەخێر ئەو لە ناو قوتابەکان ئەو کاتە بوو لە من لە قوتابخانە سەرەتایی بوو من لە سەرەتایی لەم گەڕەکە ئەو قوتابخانێکە لەم بەرامبەرێک ئێستاکە لێرە بەداخەوە کە ڕوخێنراوسە تازێکەنەوە من زۆرم پێ ناخۆش ئەو قوتابخانە ساڵ 1934 قوتابی لێبووە ئەمە گەڕێکی کوردی ئەمە هەموو کورد بین ناو قوتابخانێکە خۆمانە ئتر لەبەر ئەوە لەگەڵ پێکاتەکاتر ئەوە هینمان نەبوو بەڵام کەس و کارمان دایک باوکمان خزمەکانمان هەمان بۆ خزمی تورکمانمان بۆ خزمی عەرەبمانە بۆ ئێمە تێکەڵ بووین لەگەڵ هەموویانە یانی کێشەی وا گەورە نەبوو لە بینە بەڵام کێشەوەکو باسم نەکرد ئەو کاتە سیستمی ئەو ڕژەیم باس ئەو شتانی کە دروستە کرد و ئازیەتی خەڵکیێدا هەوڵی ئەدا بە هەموو توانایە کە ئاڵوز بخاتە نێوان پێکاتەکانی کەرکووک دیارە تا ڕادیەک سەرکەوتو ئەبوو بەڵام بەگشتی زۆربەی زۆری پێکاتەکانی کەرکووک ئەیانزانی مەبەستەکە چیە لەبەر ئەوە نزیک ناکەوتن لێ و کێشە دروست نابوو ئەو کاتێک گۆرە دروست نابوو ڕاستە دوای ساڵی 59 تەسکرا بە کۆمەڵی خەڵکی پێیا بوو کە کوردیان تیرۆرە کرد ئەوش پێیا بوو ناو کەرکووک کاتە ماوەیەکی زۆر ئەوانش چەند کەسێک بوونێنەوەی نەبێ بەڵام وەکو پێکاتی کورد تورکمان عەرەب لەگەڵ مەسیحەکانشا هەر پێکاتەیە پێکەوژیاون و وەکو باسم لێ کرد خزمەتیە بۆ لە بێنا ژنوشخوازیە بۆ لە بێنا بەرژەوەندی ئابووریە بۆ لە بێنا شەراکەتیان لەگەڵ کردووە لە هەموو گەڕەکانە تو خەڵکە بینی لە هەموو گەڕەکان لە هەموو پێکاتەکانە کێشێک نەبوو ئێستا شەڕوە ئێستاکەش لە جای جارش باشترێکە پێکاتەکان ناو کەرکووکە هیچ کێشێک لەناندە نییە ئێستا تۆ بۆ هەر گەڕێک بڕۆی بۆ هەر دامدەستگای حکومەت بڕۆی بۆ هەر قوتابخانێک بڕۆی بۆ هەر شوێنێک بڕۆی تۆ بینە هەموو زمانەکان قساکرێت بە هەموو زمانەکان قساکرێت هەمان پێک وەک برا دۆستایەتی خزمەتی دوای ئەوە کە باسی ئەمە شۆڕشمان کرد شۆڕشی ئەیلول دوای ئەوە لە نێوانی سەرکردایەتی شۆڕشی کورد و حکوومەتی عێراقی مفاوەزات هاتەکە و گفتوگۆکان دروست بوو بە تایبەتی بەیانی 11 ئازاری 1970 ئەم دۆخەی تۆ باسیەکەی لە 1970 هێور بوویەوە بە تاکید دوای ڕێکەوتنامەی ئازاری 1970 یعنی خۆشیش زۆر کەوتە دڵ هەموو خەڵکی عێراقەوە بە تایبەتی کوردیش کە خاوەنی شۆڕشەکە بوو ئەو 4 ساڵ هەمووی نا بەڵام ساڵ یەکەمی زۆر خۆش بوو ساڵی یەکەم چیت لە بیرە گەروێنەیەکی ئەو کە لێ بێ کە
ڕێکەوتناوەکە لە نای ئەحمەد حەسان بەکر و کات سەر کۆماری عراق خوێندرایە لە تەلەڤیزیۆنی کەرکووکشەوە ڕبط کرا هەموو تەلەڤیزیۆنەکان ڕبط کرا پێکەوە ئیتر ئاهەنگ دەستی پێکرد لە سەرانسەری هەموو عێراق دەستی پێکرد بەڵام کەرکووک بە تایبەتی ئیتر حتا ماوەیەکی زۆر بڕوان پێ بکە ئەو خەڵکە ئافرەتەکان کە ئەچوون بۆ بازار بۆ بازاریکردن لە ڕێگای یەکتریانگرت چەند کەسێک و لە خۆشیە دەستیان کرد هەڵپەرشێن پیاوی پیر تەبینی هەڵەپەڕی لەگەڵ ئەو خەڵکەیە خۆشی دوای ناخۆشیشی زۆر ئەو خۆشیە کەوتە دڵی ئەو خەڵکەوە یانی شتیشی زۆر خۆش زۆر دڵخۆشکەر بوو بەڵام بەداخەوە دیسان ئەو کاتە حکومەتی بەعسکە لە ساڵی 1960ەوە دیسان دەسڵاتی وەرگرت ئەو خۆشی نهێش بەرداوام بێ دیسان دەستی کردە پیلانجیێڕان و بۆ وەزعەکە تێکدا و فعلا توانین بین لە کۆتاییە دیسان وەزعەکە تێکدا و شەڕ دەست پێکردەوە و ئەوش بۆ مای ماڵوێرانی بۆ خەڵکیی زۆر ئەو ساڵانە ئەو ماوەی 4 ساڵە کە گفتوگۆکان بوو بەڕێزت پەیوەندیت بە شۆڕشەوە هەبوو ئێمە بەڵێ بە شۆڕشەوە نا بەڵام وەکو کاری سیاسیمانەکرد و کات لە ڕێگەی یەشتی قوتابیانەوە کاری سیاسیمانەکرد لە ڕێگەی حیزب ئەمان کرد کاری سیاسیمانەکرد لەگەڵ چییە کەسە بەناوبانکان لە کەرکووکە کارت کرد واللهی لە من زیاتر لەگەڵ کەسەکان هەبوو لە کەرکووە خەڵکە بوو لە کەرکووە بەڵام ئێمە لە بەغدا بەبیرم دێ ئەو کاتێ ئێمە کە لێوە بووین من لە سەفی هیچی کولیە بووم ئەو کاتە بە ڕەحمەت بێکریم زنجاری ئەو کاتە ئەو سەفی 4 بوو بەرپرسی کولیە بوو ئەو کاتە بەرپرسی کولیە بوو ئەو نەگەڵمانەکە چەند کەسێکە بلێوە دوای هەموو پۆستی گەورەیان وەرگربوونە سەرکردایەتی و کەرکووک بۆ نەکەسایەتێکی دیاری وەکو شهید عەلی عەسکەری من ئەو کاتێ من شخصی نەیمە ناسی بەڕاستی ئەو کاتم مناڵ بکەوە لە کەرکووک بوون یان 4 ساڵان بووم بەس ئەمزانی لەگەڕەکەمان دانیشتن ئەین بینی لەگەڕەکەمان دانیشتن نزیکەوە قسەت لەگەڵا کرد ئەو کاتە من پێ نەگەشتم کە قسەی لەگەڵا بەڵام من دوای ئەوە لەگەڵ کاک مستەفا عەسکەری کە هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بێکە لە برا زیاتر بوون ئێمە لەگەڵەیە کام ئامۆزایەتی هەمزاوایەتی ئەمێدی خوشی شهید عەلی عەسکەریە پەیوەندیی زۆر بەهێزمانە بوو لەگەڵەیە ینی پەیوەندیی خێزانی و ئێمە کۆمەڵێک لە پارێزەران بووین لە کەرکووک و لە سلێمانی و لە هەولێر لە دووەکەش لە کەرکووک بەس من لەگەڵیان نابووم هەموو ساڵێک 4-5 سەفەرمان کرد پێکەوە هەر سەفەری خۆشی هەڕۆیشتم بۆ سلێمانی بۆ دوکان بۆ ڕانیا بۆ مەسیفەکان بۆ هەمی ئەوڕۆیشتین ئەوانە هاتم بۆ کەروستەدامیان نەکرد ینی کاتی زۆر خۆشمان بەڕێوە جا لە من لەگەڵ ئەوانە لەو ڕێگەی ئەوەوە من عێلاقەم لەگەڵیان زۆر بوو بەڵێ تۆ کاتێککە خوێندنەکە تەواو کرد ڕاستەوخۆ بی بە پارێزەر هەرتیمام کرد نیقابی محامین و یەکسەر ئیتر پەیوەندی بە شۆڕشی ئەولیلەوە ڕۆژ مناو شۆڕشەوە شۆڕش چوویتە دەرەوە ئێمە چوونە دەرەوە چوین بۆ سەرکردایەتی لە ڕایەت و حاجی ئۆمەران لە ڕایەت و حاجی ئۆمەران ئێمە چوونە ئەوێ لەوێن بۆ پێکە من یاساناس بووم یاسام تەواو کرد بوو من تەسیم کاتە خۆزانی لەوێ ئەمانەتی عامە هەبووی هەموو لایەنەکان ئێمە بەر ئەمانەتی عامێ عەدل و ئەوقاف کەوتین ئەو کاتە بە ڕەحمەت بێ شەهید مامۆستا ساڵح یوسفی ئەمینداری گشتی عەدل و ئەوقاف بوو بە ڕەحمەت بێ عومەر دەبابە جێگیری ئەمینداری عەدل و ئەوقاف بۆ کاروباری عەدل و بە ڕەحمەت بێ خەتیب سلێمانی شێخ محەممەد قەرەداغی جێگیری بەڕێز شەهید مامۆستا ساڵح یوسفی بۆ کاروباری ئەوقاف و ئەحمەد ساڵح قاسم کە کاتە باوکی دکتۆر بەرهەم ئەو کاتە ڕئیسی محکەمەی استینافی هەموو کوردستان بوو ئێمەش لەگەڵ ئەوان ئیشمان بەڵێ لە شۆڕشە باش لەگەڵ ئەمانە پەیوەندی بەتینت لەگەڵ کامیانە لەگەڵ هەمویان هەمان بوو لەگەڵ ساڵح یوسفی تایبەتمەندی ساڵح یوسفی چی بوو بەڵێ تایبەتمەندی چی بوو یعنی ئەڵەن بیر و بۆچوونی دەربارەی کوردایەتی و دەربارەی ژیان لەگەڵ عێراقاوە شۆڕش نسکۆوە هەڵسانەوەی شۆڕش دایمە بیر و بۆچوونی تایبەتی خۆی هەبوو بۆ ئەوی کە هەرچی بکە کورد قازانچکە ئەوەی کە ئێمە لێمان پرسی بێ کابرایەکی مسالم بوو زۆر حەزی شۆڕ نەکردووە بەڵام کوردپەروەرێکی جار دڵسۆز بووە و کاری کردووە و هەوڵێکی زۆری داوە بۆ ئازای وەکو بیستمان لە ساڵی 39 لە حیزبی هیوا بووە دوای کە پارتی دامەزراوە لەگەڵیان نەبووە لە شۆڕشاد هەوڵی داوە بەردەوام کە کێشەکان نزیک بکاتەوە دیارە بە هەموو شوێک هەوڵی داوە کە ئێوە تۆ خۆت ئەمەد لە ڕەفتار و هەسوومەتیابین ئێمە جاریشی بینیمان جاریش ئەم بینیمان سەمان لەگەڵیا کرد شمان لەگەڵیا کرد چونکی ئەوەی کە بیم لێ ئەو کاتە داوای 3 کەسیان کرد بوو بارگای بارزایی داوایان کرد بوو لە شۆڕشە ئەوش کە گەڕابوون 3 کەسی حقوقی دڵسۆز گەنج داوانیان کرد بوو بەڕێز ساڵح یوسفی 3 کەسی هەڵبژار لەو 3 کەس یەکەم کەسیان من بووم دومیشیان بەڕێز حازم یوسفی وەکە هەر خزمی خۆشی بوو
کە لەمە خێرەیە بۆ ئەندامی سەرکردای توازانمیشتی نیشتمانی کوردستان و دواتر میلیۆنەرێکی نیشتمانی کوردستان لە قاهر دوایی بۆ سەفیریش ئێستا خانشتین و دانیشتوەکە ئێمە زۆر پەیوەندی بەرایەتیمان پێکەوە هەبوو سێمیشیان کوڕیشتر بوو شەر خەڵکی زاخۆ بوو کوڕێک بەناوی بەدرخان و هەرسێکمان لێک دەورە بوون لە تایبەتمەندیەکەی ئەوە لەوەی اختصاسەکەتان یاسایی بۆ کاری بار یاسایی ئێوانەویست لەو کات ئێمە بانکرد ئەو ئەم سیانی هەڵبژاردە بوو یەکەم ناویش من بوو داوامەنی کرد چون دانیشت لەگەڵا گفتوگۆمان لەس ئەو مۆزوعە و گوتی ئێمە نازان جاری شەکە چیە بێ ئێمە نار بۆ لای ڕەحمەتی کاک ئیدریس بە ڕەحمەت ئەو کاتە لەگەڵ ئەو دانیشت قسەمان کرد ئەوش پێی نەگوت کارەکە چییە گوتی ئەمە بێ بپرسین لە لایەنەکانی خۆمان طبیعە پرسن ئێمە چین و مێژومان چیە و چۆنین ئیتر ئەو کاتە نەگەیشتەوەی کە ئێمە بزانین مۆزوعەکە چییە ئەو پیلانجیۆری جەزایر ڕوویدا و نسکۆی شۆڕش دروست بووی نەمانزانین کاروبارەکە چیە ئەو کاتە ئێمە لەگەڵ بەڕێز ڕەحمەتی کاک ساڵح حوسێن و دانیشتن و گفتوگۆمان لەگەڵا کرد بەڵێ ئەو هەمیشاڵن لە کاتی شۆڕشە پێشتر کە شۆڕشی چەکداری هەبوو ڕێیەکێ بوو کە هەر لەگەڵ عێراقا بمێنرێتەوە کورد شتێ بەدەستبێنێ دوایش کە نسکۆ بوو بڕای بەوە نەبوو کە چەکدا بنرێ هەتا دوایش کچەکەی خۆی لە یاداشتەکانیان باسیەکە گێڕاوێتیەوە بە تەنها هاتۆتەوە بۆ عێراق ئێمەش ئەومان بیستووە ئایمە بەسمەوە بوو ئەو تۆزێ دژەباو بوو لەوە لە سیاسی وا بوو ئەو وایە بەڵێ وایە بەڵام حتمما کورد بەروەژی زۆر گەورە بوو کوردێک زۆر دڵسۆز بوو کاری باشی کردووە خۆزانی لەو ماوەژە یەکێک لە سیاسە دیارەکانی کورد بەتابەتینەوە پارتی دیموکراسی کوردستان بەڵێ ئەوەی کە گرنگە بەڕێز شاید حاڵێکی کە لەگەڵی ژیاویت بەڵێ دوای ئەوە بەڕێزێت کە نسکۆی شۆڕژ بوو دیتەوە کاری پارێزەریە ئێمە ماینەوە تقریبا تا مانجێک زیاترمان دوای کۆی یاسای عفوەکە دەرکرا بەڵام دوایتر کە هیچ جارێک نەما کە خەڵکە هەمووی گەڕای بۆ کەرکک ئێمە دیسان گەڕانەوە بۆ کەرکک کاتنەوە بۆ کەرکک لەو کاتوم دەستم کرد کاروباری پارێزەری ئەو کات ئێمە بە هیچ شێک تەعین ناکراین چون پێمانێت گەڕانەوە نیوە گەڕای بۆ ئایدون لە سەفلۆتەنیمان ئێمە حەقی ئەومان نەبڵێ ئێمە هیچ حەقی ئەومان نەبوو کە دامەزێن دام و دەستگای حکوم بە هیچ شێوەیەک من دەستم کرد کاروباری پارێزەری و خۆشببختانە و پشتی خی گەورەوە سەرکەوتوم لە کارەکەمە بەردەوام بووم حتا سی جواری حتا 28 پێنجی 2023 دوای گۆڕانگار کارێکە لە کەرکک کرا ئیتر من وەکو لایەنە سیاسەکانی کورد منە هەڵبژارد وەکو بەڵێ بەڵام شتێک زۆر گرنگە کە تویتەوە لە هەفتە چوارە دوو تایبەتمەندی هەیە بۆ ئێوە کۆسب نەبوو یەکەمیان ململانەکان و کەرکک و جەبەروتی حیزبی بەعسکە نسکۆ بوو کوردی شکستیە نابەوە یەک دوو کارەکەت کاری یاسایی و پارێزەری بوو ئەم دوو کارەی تۆ یعنی بۆ خۆی کاری هەستیار و چۆنەڵێ مەحاڵ نەبوو قورس بێ لە ناو کەرکووکە نازانین چۆنە خۆی ئەو کاتێکم هاتیم بە قانون عفوت دەرکرا بوو حکوومەت بە هەموو شێکویست ئەو خەڵکە هەمووی بێتەوە نەمێنێت نەرم بوو لەگەڵتان بەڵێ نەرم نەبوو وەکو نەرم وەکو سیاست بەڵام ئەجەشمای نادا بۆ ئەوەی کەوا خەڵک دیست دووبارە نەچێتەوە شاخ و شۆڕ دەست پێ بکاتەوە بە هەوشێک هەوڵێدا بۆی خەڵکەکە تۆزێ ینی وەک چۆنێ وان لێ بکە کە زۆر بێزار نەکاو دیسان بی لە شۆشکردنەوە بکەن لەبەرەوە تا ماوەیەک ینی ئەو تونند و تیژێکە پێشتر لەگەڵ خەڵکایی کرد ئەوی ناکرد بەڵام دوای دەستی پێکرد دیسان دەستی پێکردەوە بەس ئێمە لە کاروباری پارێزارێتیشە ئێمە کارەکانی خۆمان ئەکرد ئەنجاممانەدا هەرچەندێ خۆتان زان لە کاتی بەعسا بە هیچ شوێک پارێزەر نێتوانێت بچێت بلای قەزای ئەم نشتوایە ئەوە زۆر هەرمەحاڵ بوو کەس نێوێرا کەس نێتوانێت هەر قەدەغە بوو کەسێک لەسەر کێشەی سیاسیە هەر لە ئەم ناکە بگیرایە مەحاڵ بوو بیان هێشتا پارێزە بلای کەیسەکە بچێت ئەو هەر ناکرا ئێمە ئیشوکاری خۆمانە کرد لە هین هاوڵاتیانی ئەتیادی شکارمانە کردی ئەحوالی شخصی ئەحوالی شخصی قانون مەدەنی و قانون جینایی وانێک مەسائلی سیاسی وانەتان ناخێ ناممنوە بەر بچێت ناوی بۆ خەڵک ئەگە سیاسێک بگیرایە بۆ کەس و کارەکە ئازای نەچوویە هەتا بزن کە سەردانی توانین پارێزەر بگرێ زۆر جاکە ئیدام شکراست لە سێدا لە شەکەشیان نادا بەڕێزت ڕاستە فەرمی فعلەن وا بۆ بەڵام لە دوای هەفتاونەوە کە ئەحمەد حەسەن بەکر نامێنەوەی سەدام حوسێن دێ ئەندازەیەک دەسەڵاتەکانی تو نەبێتەوە بەرامبەر بە کورد اینجا لە هەشتاکان و لە هەشتا و چوار بە تایبەتی لە دوایەوەی گفتوگوی نێوان ئەو کاتانە یەکێتی و حکوومەتی عێراقی کۆتاییت سەدام و بەعس بەتاویەکەونە گیانی کورد لە سلێمانی و لە هەولێر و شوێنە دیارەکانەوە دیارە کەرکووکیش بە هەمان شێوە ئەو تونوتیژەی بەعس لە ناو کەرکووکە زیاتر ناو کەرکووک زیاتر بوو ئێوەکو پارێزەر شێوەیەک بە هەموو شێوەیەک ئەوان نووس کەرکووک بە عەرەب بکەن ئەو مەسەری تعریبە شتێکی ئاشکرایە بە هەر شێوەیەک بە هەر بەڵگەی چامدوزا لە کوردەکان دەرەکرد
بە هەزارها خێزانی کوردیان دەرکرد. باشە خۆ کۆمەڵێ مەسائلی قانونی و زەوی و ئاینی بابەتی مەدەنی و ئەوەی تایە ئێوە وەک پارێزەر ئەو دۆسیانە نەهاتە نەخێر ئەوانە هەر مەمنوع بوو دەستکاری بکەی، هەر مەمنوع نزیک توخنی کەوی نزیکی کرد و هەر ناکرا نیهاییەن ئەو قەزایشی سیاسی بوو. تۆزانین دەوروبەری کەرکووک هەموو دەیەکانی ڕوخاند، نزیکەی 600 دەی دەوروبەری کەرکووکیان ڕوخاند هەمووی. دوایەوە ناحیەکان قەرەهەنجیر، شوان، سەرگەڕان ئەمان هەت لەگەڵ ئەرزا تەخت کران بە شەری تیانەما هەمووی وەران کرا لە ناو کەرکووکە چەند گەڕەکێکی گەورە وەکو شۆڕیجا، وەکو عەرەسەی ساحەی تێران، وەکو گەڕەکی تسعین، وەکو قەڵای کەرکووکە من هەمووی وێران کران لە خەڵکیان لە هەموو لێ دەرکرد، بەتایبەت خەڵکانە دەرکرد و تەرحیشیانەکە ناش دەکرد بمێنێتەوە. یعنی ئەو تون توتیژەیەکە لەگەڵ خەڵکی کەرکووک کاکرا زۆر تون بوو، زۆر بە هیچ شوێک مجاری کوردیان نادا. دەجێگە تۆ ماڵی کورد حجەکرا هیچیان لە خواری کەرکوو هاود و نیشتجارەکە لە ماڵەکە ئێوە لە وەزیفە دەریانە کرد نەقلیان بۆم ناولا هێشتیران هاو لە جنوبی کەرکوو هاوسەتی کەرکووە جێگە ئەودانەنا بەو شوێن مام لەگەڵ کەرکووکرا. بەڵامی ترێمە خۆ خەڵکی کەرکووک بە تایبەتی کوردەکە خۆراگەر بوون، حەزمان ناکرد بە هیچ شوێ کەرکووک بەجێبێ هەڵین و ینی وەک چۆن لێ خۆمان بەدەستەوە بدەین. مانێ و کەرکووکاری خۆمان کرد الحەمدە باشی بەبێ ئەوەی کە بە هیچ شوێکیان بە هیچ شوێک پەیوەندی لەگەڵ ئەوانە بە هیچ نوعێک وە کاریوباری خۆمانەکە بەڵام وەکو باسم نەکرد بە هیچ شوێک نانهێشت خەرچی تووشی نزیکی کەیسی سیاسی بێتەوە وەکو پارێزەر. بەڵێ ئەوەی کە لە کتێبەکەت باسیەکەی بەڕێزی لەم کتێبە پرۆژەی پترۆدۆلار ناونشانی ئیدارەیەکی سەرکەوتوو لە کەرکوو باسی ساڵی 1970ەکەی کە کرێکارەکانی یا بڵێنەوەی کە لە نەوتی باکوور بوون 4000 بوون نیوەی لادراوە. لەو کاتانەوە دەسی پێکریا خودت پێشتر بوو ئەم سێ کوچکەی بەعسییان بە تایبەتی کە تعریب و تەبعیس و تەرحیل باسەکرێ ئەوەی کە وەکو بیرەوەری جەنابەت هەڵبەت وەکو مێژوشتی گشتی باسەکە بەس من نەمێتەوە وەکو شاهید حاڵێک ئێمە ئەو کاتە هەر لە 63ەوە دەستیان کرد دەرکردنی کەرکووک. ئەو کاتە لە 63 بە بیرم دێ لە وەختی عەبدولکەریم قاسم دیسان کە عەبدولکەریم قاسم هات ئیتر مەجاریدا بۆ خەڵکە بینای تەجاوز بکەن خاصە فەقیرەکان لە کەرکووە بینایکی زۆر کرا لە کەرکووک بە تەجاوز کرا. بەڵام بۆ خۆی ببوورە ئەگە وەڵامەکەت بیر نەچێت لە 7 بۆ 74 ئەمە هێور کرایەوە لە پێناوی و کاتە گفتوگۆ هەبوو. نەخێ من باسی ئەو ناکەم باسی ئەوەی کە بیرەوەریەکانی خۆمڕیشە مێژوویەکە باسیەکە کە باسی ئەوەی کە خۆم بینیومە ئەوەی کە خود جەناب باسی ئەوەی کە خۆم بینیومە لە 63 کە بەعس هات سەر حکوم دیسان دەستیان کردە وێرانکردنی ئەو خانووانی کە کورد دروستی کرد لە کەرکووک گەڕێکی زۆر دروست کرا بوو خەڵکە خەڵکی فەقیر خانووکای وێران کە خۆشیانن دەرەکرد لە کەرکووک نانیژبنێنەوە. ئەو سیاسەتێتی بەردەوام و حتا ئێتر ئەوە بوو کە کودتای کرا سەر خۆشیان سەورە کرا سەر خۆشیان خۆیان ناخۆیانە دیسان هەر بەردەوام بوو ئەو کارانە. مەسەلەی پرۆسی تعریبی بوو لە سەردەمی عارفەکانی شەروا بوو هەروە بوو هەر پرۆسی تعریب هەبووە بەڵام وەکو سەردەمی بەحث تۆڵ نەبوو. بەزاس ئەو تۆزێ باشتر و ئەهوەنتر کابراایکی یاساناز بوو کابراایەک بوو ئەمیتی ڕاگەری کۆلێجی حقوق بوو کاتە وەختی خۆی کابراایکی ئەوە هەوڵێدا بە هەموو شێوەیەک ڕێککەون لەگەڵ شۆڕشی کورددا ڕێکوتنی حەزەکرد بکە بەڵام ڕێگەری زۆر بوو خەڵکارێکە بۆ دژی بوون خاستە ئەسکەرەکان حەزیان ناکرد بە هیچ شێوەیە. بەڵام دوای ئەوە دیسان 68 کە بەعس هات سەر حکوم بە هەمان شێوە دەستیان کردەوە بە ئازادان و ئازادانی خەڵکی کەرکووک بە تایبەتی دەستیان کرد پرۆسی تعریب دەستی پێکردەوە بەردەوام و حتا ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 دوایەوە بەو شێوەی کە ڕایان کرد بەڵام بەردەوام خەڵک هەوڵیانەدا کێشیان دروست دەکرد خۆتان زانن کاتێکە موامرەیان کرد بۆ کشتنی سەرکردەکان بۆ بارزای نەمر کە هەوڵیان دەکرد ناوی بەرن چەند مەلایەکەوە محاولی کوشتنی چەند سەرکردەیەکیان کرد بۆ ئۆزعەکان ئاڵۆز بوو تێک چوو دیان ئۆزعەکان بەڵام دوایە کە شۆڕش دەستی پێکردەوە ئیتر پرۆسی تعریب زۆر بەچووری دەستی پێکرد هێنانی بە هەزارەها خەڵکی خێزانی لە وسەت و جنوبی عێراق و بناو کورکیان هاورد و کوردەکە و تورکمانەکانشان دەرەکرد بۆ ئەوەیەوە ئەوانە نیشتەجیەکە. بەڵام بەشێکی ئەڵێن هەڵوەشانەوەی بەیان 11 ئازاری لە بڵین تەرەفی کوردەوە پەیوەندی بە کەرکووک و ئەوە بۆ کوردستانی بوونیەوە ئەو قسە ئێوە وەکو کەرکووکی وەکو واقعەکە وابوو یاخود هەر قسەیەکی عاتفی ئەوانەی کە بە باڵای شۆڕش و بە باڵای سەرکردایەتی شۆڕشی کووردا هەڵەیەن و بڵێن لە بەرامبەرەکان ئەخوێن و قسەیان دەسەکەن یا ئەو قسە عاتفیە تەواوە یعنی قەزیەکە وەکو معلومات لەسەر قەزەی کەرکووک بوو. قەزیە کەرکووک
سەبەبێکی هەرە سەرەکی بوو ئەو ڕێکوتنە نەکرێن ئەوە سەبیل هەر سەرەکی بوو ئەو کاتە تۆ قانونیە گووردەکاری ئەو ناکۆکیە لە چیا بوو ئەو وردەکار ئەو ناکۆچیە کورد بە هیچ شێوەیەک شۆڕشی کورد بە هیچ شێوەیەک ئامادە ئەوە نەبوو وازە کەرکووک بێنێ ئێمە خۆمان نەزان ئەگەر کێشی کەرکووک نەبووایە ئەتوان بێم 50 ساڵ پێشەکە کێشی کورد لە عێراقا چارەسەرەکرا بەڵام کێشەکە سەر کەرکووک بەوەی کە دەوڵەمەندترین شاری عێراق بە ئەو کاتە یەکەم پارێزگا بۆ لە عێراقا کە نەوتی تا دۆزراوەتەوە نەوتش بووە بەڕبڕی پشتی ئابووری عێراق حتا ماوەیەکی زۆر لەسەر نەوتی کەرکووک ئەژیا لەبەرەوە ئەوە کورد لە ملمانەکە سەر نەوتەکە نەبوو لەسەر خاکەکە بوو ئەو بەو پێوەی کە ئەمە خاچی کوردستانە هەوڵانە ئەوە کوردستانی کەرکووک بسەلمێنن و بێ بچێتەوە سەر دەستی کورد حکومەتی بەعزی بە هیچ شێوەیەک ئەوەی قبول ناکرد بە هیچ شێوەیە لەبەر ئەوە کێشەکە بەڵێ سەر بەبیرم دێ پێش ئەوەی کە شارەکە دەست پێ بکاتەوە سەدام حوسێن ئەو کاتە هینێک لەسەر کۆبنش لەگەڵ هەموو مامۆستای زانکۆکانە کرد لە بەغدا بە تەلەڤیزیۆن نەقلی کرد باسی لەوە کرد گوتی کێشەی ئێمە لەگەڵ کووردا کە ڕێک نەکەوتوونە ئەو کاتە ئەوان کە داوا ئەکەن ئیداری مشتەرەک بێت ئەوان بە ئیداری مشتەرەک قایلن کورد بە ئیداری مشتەرەک قایلە بەڵام ئەیانەیە ئیداری مشتەرەکە ڕەبط بکرێت بە حکمی زاتیەوە ئێمەش ئەمانەوە ڕەبط بکرێت مرکزەوە ئێمە لەبەر ئەوە ڕێک نەکەوتوونە سەر مۆزوع کورد بە هیچ شێوەیەک دەستبەرداری بەڵام لە حقیقەتە ڕاستە ئەو حقیقەت بەڵام لە وێنە عامەکە کە باسی ڕێکوردنەکەی سەدام حوسێن و شای ئێران و ئەوەی کە لە جەزائیر کرا بەما بەرامبەر بەو تەنازولاتانەی لە نێوانی عێراق و ئێران ناکرا لە شەط العەرەوی وێنە گشتیەکە کە باسەکرێ ڕاستەمەی بەڕێزی باسیەکەی بەڵام پەیوەندی بەو استراتیژەوە هەبوو بەشێکی زۆری کە لە نێوان شای ئێران و سەدام حوسێن نابوو بەتایبەتی لەسەر خاک و تەنازولکردن لە هەندێک شوێنی وەکو ئەوەی کە باسەکە دوای ئەو ناوچە سنووریەکان شۆڕشی کورد کە دەستی پێکردەوە یعنی سەرکەوتنی زۆر گەوری بەدەستە هاور دیار بوو سوپای عێراق نەیەتوانی بەرامبەر بە کوشتێکی وا بکە لەبەر ئەوە حکومەتی بەعس ئەو کاتە کە سەدام خۆی ئێبر دەڕێەوە ناچار بوو هەستا ئەو تەنازولە گەورەی کرد بۆ شای ئێران وازی لە شەڕی العەرەب هاور لە سەختی تالوک کە وازنیان لە شەڕی عەرەب بەگشتی بەبێت حقیقەت چونکی ئەو خەتی تالوکە کە پێڵێن ئەو قوڵترین خەت وەرەگە ناو ئەو بەحرەیە لایەنی عێراقی مناحە ناکراس پاپڕێگۆرەکان ناتوانێت لایەن عێراقەوە ئەفنە لای ئێرانیەوەتە لەبەرەوە هەموو کەن و هەم تەسیم دەست ئەوان کرا ئێتەوە جگەلەوەی کە حدودە وشکایەکانیش لەوێش ناوچە سنووریەکان بوو ینی ناکۆکیەکان یانی بەشێکی لەسەر ئەو شەط العەرەب لە وێنە گشتیەکە هەڵبەتەڵێم ئەم وردەکاری بەڕێزی باسیەکەی وەکو حقوق و کورد فعلەن وایە یعنی کەرکووک و ناوچە کوردیەکان بەشێکی لە ناکۆکیەکان بۆ لە گۆش بەچی سەرەکی لە ناکۆچەکانی حکومەت و شۆڕشی کووردا بوو بەشە سەرەکیەکەی بوو هۆی سەرەکیەکەی بوو کە ئەو ناخۆشییا بوو کە ڕێک ناکوت باش ئەو تعریب و تەرحیلەکە بە تایبەتی بڵین لە دوای ئەوەی کە نسکۆ بوو دیسانەوە لە 75 بە دواوە زیاتر تۆخ بوویە و فراوانتر بوو زۆر بەهێز بوو زۆر بەهێز بوو بەشیش زۆری خەڵکی کەرکۆم و دەرکرا زۆر بەهێز بوونیان هێشتا کردکە بە هیچ شوێک ئێمە من وەکو پارێزەرێک یاساناسێک کە دەستم بە پارێزاری حەقی ئەومان نەبوو مەکتەبێک نووسنگەیەک لە ئەوقاف بگرین کە کاروباری محاماتێکی خۆمان تیا بکەن ئەمە بەتایبەتی دوای ساڵ کورد بەسیا نەتەوەکانی تورکمانیش من ببیرم دە بەتایبەتی دوای ساڵ 1990 ئێمە هەر سێ ساڵ جارێک مزایداکرا بۆ ئەو مەکتەبانی کە تایە دانیشت بوون سەر بە ئەوقاف بوو لە ساڵی 91 بابزانم دیسان سێ ساڵەکە تەوا بەوە بڕۆژنای بۆ ئەوقاف بۆی کە گرێبەستەکەمان نوێکردن لەگەڵ ئەوقافە ئێمە کە ڕۆیشتن بە ئاشکرا بەڕێوەبەری ئەوقاف وێم گوت بابەوە پارێزەر کوردەکان با لێرە قاعکە چۆڵکە لەبەر ئێمە بە هیچ شوەیەک گرێبەست لەگەڵ ئەوانە ناکرێت بەنسبەت تورکمانەکانە ئەوانەی کە کۆن هەیەیان بووە موافقەتیان لەسەری کە باڵام بۆ تازە گوتیان کو تورکمانەکانش ئەوش با دەستنە دەرەوە بۆ ئەوانش نایکەین یعنی ئێمە ئەو کاتەم بۆ یاێ کە پێکاتەکانی کەرکووک ئێمە هەموو پێکە وەک برا ژیاوین ئێمە پارێزار عەرەبەکان کە وەک برا بۆمان نوستان کاش خۆم ئەم مادام مەسەلەکە وایە ئێمە هەر کەسێک بۆ ئێمە هەرێکە محامیکی عەرەب پارێزێکی عەرەب خۆی خۆبەخش کرد هات مەکتەبەکەی ئێمەی ئەکردە ناو خۆی ئەو عەزێتەیە کێشا ئەڕووی هەموو ساڵێک
کەرەکەی ئەدا چوو بۆ بانک سەرچی دروستە کرد عقدەکەی تازا کردەوە ئیشەکە بۆ ئێمەش بڕۆ. ئێمە شەکەی بڕۆ ئەمە ینی یاریدەیەکی یارمەتی زۆری گەوری ئەوم بۆ ئێمان کرد ئەوە دلیلی ئەوە بوو ئەوەی ئەسەرمان کە ئێمە پێکاتەکان وەکو برا پێکەوەژین کێشەمان نییە بۆ ئێمە بۆ تورکمانەکان ئەوان هەڵستان گرێبەستەکان بەناو خۆیان ئەو کرد بەڵام ئێمە مەکتەبەکان ئەو کاتی ساڵی هەفتانە و تەبادولەی لە دەسەڵاتی سەرۆک کۆمار لە بڵێن لە ئەحمەد حەسەن بەکرەوە بۆ سەدام حوسێن بوو بە کەرکووکەوە لە ڕووی سیاسەتەوە فەرقی کرد یاخۆتە هەمان تایپ و مۆدلی پێشتر بوو خۆی هەمان تایپ مۆدلی پێشتر بوو بەڵام بەتاکی سەدام دڕندەتر بوو لە ئەحمەد حەسەن بەکر ئەحمەد حەسەن بەکر خصوصیەتی جیاوازتر نەبوو لە سەدام فەرقی هەبوو لەگەڵەوە فەرقی زۆر لەگەڵ لەگەڵ فەرقەکە زیاتر لە چیا بوو لا مامەلەکردن لەگەڵ شتێکە لەگەڵ شتێکە مامەکردن فەرقی هەبوو بەڵام سەدام خۆی مسەیتر بەسەر وەزعەکەیە خۆی ئەتوام لەم دوای ساڵی 1000 و یعنی لە هەفتاکان دواوە لە هەفتاکان بە دواتر خۆی تەقریبا کۆنتڕۆلی وەزعەکەی کرد سیاسەتی عێراقی کرد بەڵێ دوای ئەوەی کە لە 75 بەدەوە شۆڕشی شەڵەگیرسێتەوە با ئێمە بەگشتی بێڵێن بۆی نەڵێن هەرباسی شۆڕشی نوێ بە گوڵانیشەوە بە هێزە سیاسیەکانی تریشەوە کە دروسە بن کاریگەریان هەبوو لەسەر ئاستی کەرکووک بەڵێ منوکو ئاماژەم پێدا کەرکووک لەوەتی کەرکووک کێلۆتی نوتی تا دۆزراتەوە بە تایبەتی کورد و تورکمانەکەشی ئەتوان بنم ئیسراحەتیان بەخۆیان نەدیبینەوە بەردەوام دروستبوونەوەی شۆڕش کاریگەری هەبوو لەسەرەوەی دیسانەوە خەڵکی کەونەوە میحنەت بەڵێ کەرکووکان لە میحنەتا بوونا بەڵام دروستبوونی شۆڕش میحنەتەکەی زیاتر کرد گەورەتر کردەوە چۆ لەوە ئەترسان خەڵکەکە ینی پەرەفسەنێ شۆشەکە پەرەفسەنێ بۆ خەڵک زیاتر پەیوەندیان پێ بکات و کێشە دروست بێتەوە لەبەرەوە بە هەموو شێوەیەک هەوڵیاندا کە کورد سەرکوتکەن لە کەرکووکە بە هەموو شێوەیەک هەوڵیاندا بۆ حجزکردنی ماڵیان دامەزاندن نەبوو لە شارەکان ترەوە دامەزرانە وەحاصل دژایەتیشی زۆری کوردیانەکە لە کەرکووک بەڵێ بەڵامەوە دوای ئەوش لە ساڵی 1970 کە شەڕی عێراق ئێران دروستە بێ دیسانەوە ئەوە شەیە بارگرانی یەکچکە شاری کەرکووک بیرە نەوتی تیا بوو یعنی زۆر جار لەوانەیە ئامانجی هێرشەکان بۆ ئێرە بوو تەنانەت هێرشی بۆ کراوە لەوانەیە پێشمەرگە هاتوێ بۆن و بۆ بیرە نەوتەکان ئەمانش بۆ خۆی گرفتێنە لە شەڕی عێراق و ئێرانیە کەرکووک یەکەم شار بوو کە بۆردمان کرا بە بیرم دێ 1970 ئەوە بە حکوومەتی عراقی هەموو مەتارەکانی ئێرانی بۆردمان کرد لە 23 ئەو یەکەم جار لە شاری کەرکوچیدا بە تیارات لە شاری کەرکوچیدا شەڕ کرا ڕۆژی بەڵێ بڵێ لە شاری کەرکوچیدا و بەردەوام ساڕوخی ئەنات بۆ نەوتی کەرکوچێنات بۆ جێشی عراقی لە کەرکوئینات یەکێ لۆ ساڕخان کورتی هەنا کێشای ئەم گەڕەشێکە گەڕەکی چیرارەکەی پێ لەوە چەند سات مەترکە ئێمە دوور لەم جێگەی مودورە ساڕوخی زۆر گەڕی کێشای ئەو شوێنەیە چەندین خێزان بە هەمویان بە تەواتی لە ناوچوو ئامانجی ئێران لە لێدان لە کەرکووک تەنها بۆ بیرەنەوتەکان بوو کە سپۆتیان پێ بکە ئامانجی وێرانکردنی بوو بە هەموو شێوکاڵەدا عراق وێرانکە لە زمینەوە کەرکووکیش تەبان حەزێکە لە نەوتەکە بدا نەوتەکە چوین بڕبڕی پشتی ئابووری عراق بۆ کاتەش لە ساڵی هێشتایە لەبەرەوە حەزێکرد لیدات نییە لە نەوتە بڕوە بەڵێ دوای ئەوەش وردەی تر چالاکی پێشمەرگەش ێتە دەوروبەری کەرکووک و ناوشاری کەرکووکشتەوانە هەبوو بڵێ ئەو کاتانە کەرکووک بۆ خۆی هینێکی نەبوو یعنی بە شێوەیەکی وانە بوو کە بتوانرێ ینی ئەو چالاکیانە دوور بخرێتەوە یاخود خەڵکی ناو کەرکووک بۆ خۆی مؤهل بوون بۆ ئەوەی کە پێشمەرگە بێتە ناو چالاکی پێشمەرگانەشی تیا بکرێت کاکاری کوردی کەرکووک یعنی هەموو کوردێک دڵسۆزن بەڵام کوردی کەرکووک ئێش و ئازاری زۆری بینیوە ڕەتفعلەکەی بە خۆترێکە ببوو ئەتەواوە ینی ویسمەوە بڵێم هۆکاری بەشێکی ئێش و ئازارەکە بوو ئەو ڕەتفعلە دروست بوو ڕوحی کوردایەتی کار هەبووە کورتپەروەرن خۆیان یعنی لە چاوی کردێتەوە کورتپەروری کردووە بەڵام تەقی زوڵ و زۆر و ڕەتفعلی ئەو زوڵ و زۆرێت تەقی زیاتر هانێدا بۆی کوا زیاتر هەوڵ داتم بۆ خۆی ڕزگارکەم لەتەکەی ڕزگارکە بەڵام بە پێچەوانەشەوە هەر کوردەکانیش خۆیان بەشێکیان لێ چوونە ناو دام و دەستگاکانی هەبووە بەردەوام من لە ئیعلام لە دام و دەستگاکانی تر بە درێژای مێژوو ئەوی کێشەی کورد بووە بە درێژای مێژووی کورد ئەوە کێشەی کورد بووە خەڵک هەبوو دوژمنی خۆی بووە دوژمنی کوردەکە بووە ئیستا هەیە بەڕێزە دەگەر شەوێک بە ئارامی نەنووسبی یا ئەمن و تەواریەکان هاتبنە سەر ماڵەکە هەڵبەت کوردێک چاوساغیە کرد بەتاکید من دوو جار لە 2019 بم برایەک مێ لە خارج بوو هاتۆ سەردانیەکە ئەچوم سەردانی بوو بە هەولێر
یەکسەر خەبریان دەستمەدا ئەنار بدەم بۆ من بە هزار حاڵ بۆ مابلا واستەکاری قەزەکەمە هێنە کرد کاکە من خۆم نەڕۆیشت بۆ لایەکە وەڵڵای یان گوت وەڵڵای خەڵکی خۆتان ئیخبارت لەسەدا ئەمە ڕۆیشت بۆ ئەوێ چۆ بە فڵاشێن خەڵک هەیە خەڵکێ لە هەموو نەتەوەکان شای بەس لە کوردانی لە هەموو نەتەوەکانە هەیە خەڵکی خراپ علاقی بە نەتەوە نییە لە هەموو نەتەوەیەکە هەیە خەڵکی خراپ هەیە خەڵکە دوژنی ملەتەکەی خۆیەتی بۆ مەسلحەتی و بەرژەوەندی خۆی هارەیە ئێستاشەیە و ناش بڕێ بەڵێ من ماوەی بەشی یەکەمی بەرنمەکەم بەرەو کۆتاییە چێمەوێ پرسیارێک لە بەڕێست کەم وەکو دو پرسیاریان باشە ئەو ماوەی بەڕێست باسیەکەی بێگومان ئەگەر لە 1970 بۆ 2000 ساوکەی 25 ساڵەکە چ دۆسیەکی هەستیار هاتوۆتە بەردەستی وەکو پارێزەرێک لە کەرکووکە و یعنی هەست کردبێ کە ئەمە یعنی ئەنجامەکەی باش بۆت ناشکێتەوە یاخود دۆسیەک بوو بێ کە مەترسیدار بێ و ڕیسکت کردبێ بەدەمیەوە چوبی ئێمە لە کاری پارێزارەتی ئەمە ترسدامان نەبوو تۆ ئیشی خۆتەکە و کۆچیلی تۆچیلی تو ئەسیل نیت کاش کێشەکە کێشە خۆت نییە کێشە خەڵکی تر وەکو ئەمانە داوێت دەستۆبی کاری بۆ پێ هەوڵی بۆ بدەیت من وەکو ئاماژەم پێدا کێشەکە مەترسیدار نەبوون زۆرکەی مەترسیدار بێ چون کێشی سیاسی وەکو گوتم پارێزەر نێتوانێت توخنیکەوێ هەر مەمنوع بە پێی یاسا مەمنوع بوو کەس نێتوانێت حتا پارێزەرە باسەکان خۆیان باسیش بنا ناتوانێت نزیژی ئەو شتە بنەوە دفاعیان لێ بکەین ئەوە کاتر کێشەی خەڵک بوو کێشەی سیاست نەبوو ئێمە بە هەموو ناوە کۆمەڵایەتی بوو قەزی جینایی بوو کوشتن و کوشتنکاری و خراپەکاری خۆی کوشتن و ئەوانە بۆ خۆی دۆسی مەترسیداریتیانە مەترسداریانە تۆ چیلی دیفاعی خۆتەکەی واجبی خۆتە دین ئەرکەکە خۆت بەدی دێنی خەڵکازانێک کە تۆ ئیشی تۆ ئەوەی کە دیفاع لەو کەساکی کە تۆ چیلی خۆی بەڵێ هەچە من وتم دو پرسیارە بەڵام یەک دیاردەیتری گرنگە بوو لە ناو کەرکووکە ئەوش بزوتنەوەی ئیخوان موسلیمین لەم شارە بەهێز بە ئەو کاتانە مامۆسا ئیحسان ساڵح قاسمی دکتۆر محسین عەبدولحەمید سلێمان قابلی ئەوانە کۆمەڵی خەڵکە بوون مەکتەبەی تەربیە ئیسلامیە بوو ئەمانە تۆ هیچ پەیوەندی و ناسرای و تێکەڵی لەگەڵ ئەو بزوتنەوانە هەبوو من ئیحسان ساڵح قاسمی یادی بەخێر ئەو مامۆسای من بوو لە ئەعدادی موسەڵا ئەحیا ئێداوە پێمان ئەو ئەحیا ئێستا لە تورکیایش ئەو پیاوێکی زۆر باش پیاوێکی زۆر نەرمرنیانە سەرخۆ مامۆسا محسین عەبدولحەمید ئەو تەپی دووە ئێمە هەر کۆل ئەمان ناسی و خەڵکی گەڕێکی خۆمانە بەڵام بە بیرۆری من نا ئێمە کەس و کارمان ئەیانێن ناسی و هاوسێ بوونە پێکەوە هاوسێ بووینە بەڵام دوایەکە من ئەو پۆستە وەرگر ئەوش بووە ئەندامی ئەنجومەنی حکومی لە عێراقا و سەرکاری پەیوەندەکەمان زۆر بەقۆت بوو چەند جارێک یەکتریمان بینی سەردانی کەرکووچە کرد دوای ئەوشکەم لە وزیفانە ئیش وزیفەنەما چەند جارێکتر ئێمە یەکتریمان بینی مەبەسم لەو مێژووە کۆنەی ئەو ساڵانەی کە باسیەکەی بە تایبەتی سەردەمی تەلەبایەتی هەفتاکان هەشتاکان ئەو کاتانە پەیوەندی و تێکەڵاویتان هەبوو لەگەڵ چیە لەگەڵ ئەو بەڕێزانی ناومهێنان من وەکو باسم کرد ئەوان لە تەمەنی من نین من زۆر گەورەترن بەڵام ئەوان چوزان وەکو دەرس و دەوریش دەرست لا خوێندە بن من ئەو مامۆستان بوو مامۆستا ئەحسان ساڵح قاسمی ئەحسان ئەحسان قاسم ساڵحی ئەو مامۆستای من بوو لە ئەعدادی موسەڵا ئامادی موسەڵا مامۆستان بوو دەرسی پێم داوەتەوە بەس مامۆستا محسین دکتۆر محسین ئەو مامۆستای جامی ئەو لە بەغدا بوو لە زانکۆی بەغدا بوو ئەی مامۆستا عابدین مامۆستا عابدین هەم مامۆستان بوو لە متۆستا هەزای سەش پێڵێم مامۆستان بووە ئیستش من ڕێزی هەر مامۆستایەتی لێ بەڵام وەکو باوکی خۆم سێرێک بەڕێزت شێوە و شکل و فۆرمێکی چۆن ئەڵی تربەوی ئیخوانیانەی پێوە دیارە ببوورە بۆ وەڵام من نەخێ من ئیخوان نیم بەڵام وڵای کابرایش دیندارم تێکەڵی و ئەوانە و بێ من هەمولانەکانم خۆشوێ لەگەڵ هەم لە هەملایەنە سیاسەکان لایەنە ئاینەکان هەمانم خۆشەوێ بەڵام مامۆستا عەبدین مامۆستان بوو مامۆستایکی گەورەی من بوو و من ئێستاشی بوو یا هەر مامۆسای مەکتەب نانە مامۆسای مەکتەب بوو بەڵێ زۆر علاقەم سەر هینەوە نەبوو بەڵێ زۆر سپاس بۆ سیاسەتەوە نەبوو پارێزەر عەبدوڕەحمان مستەفا فەتاح لە بەش یەکەمی بەرنامەکەم لەگەڵم بووی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی یەکەم لە بەرنامەکەم بەرنامەی جێپەنجە لەگەڵ پارێزەر عەبدوڕەحمان مستەفا فەتاح تاوەکو بەشی دووەم بەخۆی گەورە و میێرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو.